ئەلبانیا شەڕێکی دیکەی نێوان ئەمریکا و ئێران. ئێران و وڵاتانی ڕۆژئاوا هێندەی نەما بۆ ڕێککەوتنێکی ئەتۆمی واژوو بکەن، بەڵام لەپڕ هەموو شتێک ئاوەژوو بووەوە. هەواڵی هێرشی ئەلکترۆنی بۆ سەرژێرخانی سیستمی دیجیتاڵی و بەڵگەکانی حکوومەتی ئەلبانیا میدیاکانی جیهانی تەنی هەرزوو ئێران تۆمەتبار کرا. ئێرانیش ڕەتی دەکاتەوە کارێکی لەو شێوەی کردبێت. دەست بەجێ ئەمریکا هاتە نێو مەیدانی ململانێکە. کۆمپانیای ئەمنی سایبری ماندیانتی ئەمریکا ڕایگەیاند تیمەکانی سایبری ئێران چەندین هەوڵیان بۆ هاکردنی بەڵگە فەرمیە شاراوەکانی حکوومەتی ئەلبانیا داوە. هێرشەکە بۆ ئەوە بوو شوێن و جێگەی کۆبوونەوەی ئەندامانی ڕێکخراوی موجاهیدینی خەڵق ئاشکرا بکەن. پەیوەندی هەردوو وڵات بچڕا. ئێدی ڕاما سەرۆکوەزیرانی ئەلبانیا کاگلایەنە و هەنگاوی ناو دیپلۆماتکار و کارمەندانی باڵێۆزخانەی ئێرانی دەرکرد. ئەمیر حسێن ئیروانی نێردە و نوێنەری هەمیشەیی ئێران لە نەتەوە یەکگرتوەکان نامەیەکی بەپەلەی بۆ سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان ناردووە. ئەو دەڵێت پۆلیسی ئەلبانیا بە ئاشکرا یاسا نێودەوڵەتیەکانی پێشێل کردووە و هەڵی کوتاوەتە سەر باڵێۆزخانەی ئێران. ئەمریکا خۆی بەخاوەنی کێشەکەی ئەلبانیا دەزانێت. ئیطلاعاتی کردەوە ئامانج. وەزارەتی گەنجینی ئەمریکا، وەزارەتی ئیطلاعاتی ئێران و وەزیرەکەشی کە ئیسماعیل خەتیبە خستە نێو لیستی گەمارۆکانیەوە. پێشتریش ناتۆ و بەریتانیا ئێرانیان تۆمەتبار کرد کە بەڵگەکان سەلمێنەری ئەوەن ئێران ڕاستەوخۆ هێرشە ئەلکترۆنیەکەی ئەنجام داوە. ناسر کەنعانی گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران وەڵامی ئەمریکای دایەوە. ئەو دەڵێت گەمارۆکانتان بۆ سەروەزارەتی ئیطلاعات و وەزیرەکەی هەنگاوێکی دوژمنکارانەیە. ئەوەی باسی دەکەن تۆمەتێکی ئاشکرایە و هیچ بەڵگەیەکتان بەدەستەوە نییە. کەنعانی ناڕاستەوخۆ ئەمریکا بەوە تۆمەتبار دەکات کە چەندین ساڵە پشتگیری لە ڕێکخراوی موجاهیدینی خەڵق دەکات. ئەو ڕێکخراوە ئێرانیە، بەڵام نەیاری کۆماری ئیسلامی ئێرانە. پێشتر لە کەمپی ئەشرەف بوون، دوای دەرکردنیان گوازرانەوە و لە ئەلبانیا جێگیر بوون. ڕێکخراوەکە مانگی تەمموز ڕایگەیاند بوو بەهۆی مەترسی هێرشی ئێران هەموو جۆرە چالاکی کۆبوونەوە و گردبوونەوەیەکیان لە ئەلبانیا ڕاگرتووە. پێشهاتەکە کاریگەیی لەسەر پرسی ئەتۆمی دەبێت. جان کێربی گوتەبێژی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی ئەمریکا دەڵێت ڕۆژئاوا و ئێران لە پرسی ئەتۆمیدا هێشتا دوورن لە یەکەوە. ئەمریکا هەموو هەوڵێک دەدات، بەڵام دان بە خۆداگرتنیش سنوورێکی هەیە.